ئەمەری خوا صلی الله عليه و آله وسلم نیشتیمانی خۆی زۆر خۆشویستووە، زێدی خۆی و شوێنی لەدایکبوونی خۆی زۆر خۆشویستووە، مەککەی زۆر خۆشویستووە. حتا فەرمێ لە کاتی هیجرەتە کە خۆشەویست صلی الله عليه و آله وسلم غەمێکی زۆر گەورە دڵ و دەرونی داگیر کردبوو، ئەفەرموون إن الذي فرض عليك القرآن لرادك إلى معاد. ئەفەرموون ئەم ئاەتە مبارەکە لەوا هاتە خوارەوە، ئەو کەسەی کە قورئانی لەسەر تۆ فەرز کردوتە ئەتگێڕێتەوە بۆ مەککە مەترسە، غەمت نەبێ. اینجا کەمێک غەمی دڵی پێغەمبەر صلی الله عليه و وسلم کەم بۆتەوە. زۆر کەمە دوعای شەڕی پێغەمبەر صلی الله عليه و وسلم، بەڵام ڕۆژێکیان لعنەتی کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم، فەرمووی اللهم لعن شەیبەة وعتبة وأمية كما أخرجونا من أرضنا. خوایە لعنەت ببارێنە بەسەر شەیبە و عوتبە و ئومەیەیە کە بوونە باعیسی ئەوەی ئێمە لە زەوی خۆمان و لە وڵاتی خۆمان و لە نیشتیمانی خۆمان و لە زێدی خۆمان دوورخەنەوە و دەرمانکەن.